سڵاو من ئەمە نەزمەدینم لە بەرنمەیەکی دیکەی باسی ڕۆژ لەگەڵتانم. لە تەوەری یەکەمی بەرنمەکەدا باس لە هەڵوێستی حیزبی ئایندەی کوردستانەکەین لەبارەی دۆخی هەرێمی کوردستان و پەیوەندی لایەنە سیاسیەکان. بۆ مەبەستەش لە سلێمانیەوە نەسڕوڵڵا سورچی بەرپرسی مەکتەبی سیاسی و حیزبمان لەگەڵ دەبێت. هەروەها لە تەوەری دووەمیشدا باس لە دەرەنجامی کۆبوونەوەکانی سەرکردایەتی و بەشی یەکێتی و گۆڕانەکەین لەگەڵ حیزب و لایەنە سیاسیە جیاوازەکان. بۆ مەبەستەش لە سلێمانیەوە سامانگەرمیانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵمانە بێت. لە تەوەری یەکەمی بەرنمەکە لەگەڵ بەڕێز نەسڕوڵڵا سورچی دەست پێەکەین کاک نەسڕوڵڵایانی وەک هەموو لایەکە بینین دوای ماوەیەک لە چەقبەستویی بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان جۆرێک لە جموجۆڵی سیاسی لەلایەنە سیاسەکانەوە دروست بووە، بەڵام ئەوەنەی دەبینرێت ئەم جموجۆڵە هێشتا یعنی دەرچەیەکی وای بەدەستەوە نەیاوە کە جێگەی ئومێد بێت لای خەڵکی کە ئەم بارودۆخە یان ئەم کێشانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە بەرەو چارەسەر بوونیان ببات. تێڕوانینی ئێوە وەکو حیزبی ئایندەی کوردستان لەسەر بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان و ئەو وەزعی کە ئێستا هەیە چییە؟ بێگومان ئەوەی ئێستا لە کوردستانێ بەڕاستی زروفێکی زۆر نالەبارە بە حکمی ئەوەی کوردستان ئێستا زروفێکی نێودەوڵەتی باش ڕێککەوتووە بۆ ئێمە بۆ ئەوەی بتوانین یعنی ئەو هیوا و ئاوات و خەونانەی کە هەمان بوو بینەدی ئەویش بە کوردستانێکی سربەخۆ. بەڵام بەداخەوە ئێستا ئەو ئارامیەی کە هەیە ئەو چەقبەستوێی وەزعی کوردستان بۆتە ڕێگرێک لە پێش وەدەهێنانی ئەم ئامانجانە. ئێستا ئەو جموجۆڵە سیاسیانە خۆمان بینیمان پێش لە ئێستا چەندەها کۆبوونەوە کرا، 5 قۆڵی و 4 قۆڵی و لە ئاخیر هیچ ئەنجامیکی نەبوو و بەم ڕۆژە گەیشتین. ئەم ڕۆژەش کە وەزعی نالەبارە، جگە لە وەزعی نالەبار بژێوی ژیانی خەڵک خراپە و هەروەها وەزعی سیاسیش چەقی بەستووە وەکو خۆت گوتەنی. لەبەر ئەوە پێویستە جموجۆڵێکی بە پەلە بکرێ بۆ ئەوەی لەم قەیرانە نەجاتمان بێت. باش ئێوە جموجۆڵێکی وا بینن بەڵێ جموجۆڵێکی وا بینن کاک نەسڕوڵڵاکە ینی لەم بارودۆخە دەربازمان کە ئێستا؟ وەڵا ئێمە بەڕاستی بەنسبەت ئەو ئیتیفاقی ئەخیر کە کرا لە بینی یەکێتی و گۆڕان بەڕاستی شتێکی بە شتێکی باشە زانین بۆ ئەوەی بتوانن یعنی بە یەک دەنگ و بتوانن لەگە پارتی دیموکراتی کوردستان چارەسەر بدۆزنەوە لەگە لایەنە ئیسلامیەکان لەگە هەموو خەڵکی کوردستان لایەنەکانی تریش ئەوەی کە لە پەرلەمانە و لە پەرلەمان نییە بکەونە جموجۆڵ و کۆبوونەوە و بۆ ئەوەی بتوانن چارەسەرێک بدۆزنەوە. بەڕاستی پێم وایە وەختی ئەوە هاتووە کە ئەم چەقبەستویە نەمینێ. بەنسبەت ئەو بابڵێن ئیتیفاقەش ئێمە بە شتێکی باشمان زانی لەبەر ئەوەی لە زیاتی ئەوەی مەسەرەن ئێستا کەمە بینەوە، یعنی پێشترێ ئەگەر 5 لایەن من ئێستا بن بە 4 لایەن، ینی لایەنە کەمە بێتەوە و لە هەمان کاتیشدا یەکێتی ڕۆڵێکی بینی پێش ئێستا لە نێوان هەردوولا و کە ئێستاش بەیەکەوە من پێمان باشە کە ڕۆڵی باشتریش ببینێ و تەمەناش دەکەین بەڕاستی بە زووترین کات ئێمە لەو قەیرانە دەرباز بین بۆ ئەوەی بەرەو ئامانجە استراتیزیەکانی خۆمان هەنگاو بنێ. باش لەسەرەوە ئیتیفاقیانی ئامانجی سەرەکی ئەو ئیتیفاقیانی لە ئامانجە سەرەکیەکانی دەربازکردنی هەرێمی کوردستان بوو لەم دۆخە سیاسیە چەقبەستووە و گەیشتن بە چارەسەرێکی گونجاو بۆ بارودۆخی هەرێمی کوردستان. بەڵام ئێمە بینیمان لە دوای ئیتیفاقەکە یعنی گرژیەکان لە نێوان پارتی و گۆڕان تونتر بوونەوە. ئەنی پێتان وایە کە ئەم ئیتیفاقیە بەو ئاسانیە بتوانێت ئەم ئامانجەی بهێنێتە دی ئەگەر جۆرێک لە نەرمی نواندن نەبێت؟ بەڵێ من پێم وایە پارتی بەنسبەت ئەم مەسەلەیە پەلەی کرد، دەبوایە زۆر پەلە نەکە لەو مەسەلەیە، چونکو من دڵنیام یەکێتیش دەورێکی باشە بینی لە مەسەلەکان لە مەوزوعەکان و دەبوایە یعنی زیاتر دان بە خۆیانە بگرن بزانن نەتیجەکەی چییە بۆ چییە، چونکو ئەوەی ئێمە لە نێزیکەوە لە هەردوو لایەنمان بیست ئەوانە دەیانەوێ بەڕاستی بێنە پێش بۆ ئەوەی چارەسەری وەزعەکە بکەن، نەک بۆ ئەوەی زیاتر قەیراناوی بێ وەکو بینیمە لە چەند ڕۆژی ڕابردوو بەداخەوە و ئێستاکەش
خۆشببختانە هەردوو لە شعوریان با بڵێن هەستیان بە بەرپرسیارەتی کرد و على الأقل با بڵێن ئەو حملە ئەعلامیانیان ڕاگرت و ئومێدیش دەکرێتن لەم نێزیکانە دیسان کۆبوونەواتی تر بکرێ و بگەنە ئامانج و بگەنە نەتیجە چونکو بە لە لای هەموو لایەک معلوم بێ بە هیچ کەسێک هیچ کەسی پێ لە ناو ناچێ وەک هیچ کەسێک ناتوانێت هیچ کەسێک ڕەشکاتەوە لەسەر ساحەکە بۆیە بەنسبەت ئێمەوە لەم زروفە ناسکەدا تەنها یەک ڕێگا چارەمان هەیە ئەویش دەست ناو دەستی یەک بەرەو یەک هاتن بۆ ئەوەی بتوانین چارەسەری قەیرانەکان بکەین. باشە بەڵام ینی ئەل لەم ماوانەی ڕابردووە و لە دوای ئیتفاقەکەمە بینیمان باس لە پارسەنجی هێز دەکرێت کە پارسەنجی هێز لە هەرێمی کوردستانە ئاگۆڕێت و کۆتایی بە تاکڕەوی ئەهێنرێت ئەمە با بڵێن لە زاری سەرۆکی بزوتنەوەی گۆڕانەوە ینی ئەم قسەیە کرا کە ئەوان کۆتایی بە تاکڕەوی و بە ینی ئیتر ئەوان هێزی یەکەمە بن لە هەرێمی کوردستانە ئەم جۆرە لێدوانانە ینی چەنێ خزمەتی بارودۆخەکە کات و چەنێ و گومانانەی پارتیش کە هەیبوو لەسەر ڕێکەوتنەکە ینی زیاتر دەکات. من پێم وانە ڕاستە ممکنە تا حدێک هێزێک دروست بووە لە جاران بەهێزتر بڵێن ئەم هێزە لە جاران بەهێزترە بەڵام ئەمە مانای وانە ئەو هێزە بێوێ پارتی لە ناو بەیان پارتی پێ ناو بچی ئەمە هەمومانەزانین و هەموو خەڵکی شەزانیتن نە ئەمانەش هەدەفیان ئەوەیە بەڕاستی هیچ ڕۆژێک لە ڕۆژان چرکمە لە نێزیکەوە لە گۆڕانیشمان بیستووە ئەوان ئەڵێن ئێمە نامە ئەمە تەنها ئەمانەوێ شەراکەتێکی حەقیقی لە کوردستان هەبێ شەراکەتی حەقیقیش ئەوەیە لە هەموو جۆمگەکانی حکومڕانی بەشداری بکەن یعنی ئەمە ئەوەی کە قسەی وان ئەوەیە ئەمما مەسلەی هێز و مەسلەی وەکو گوتم دیلێتکردنی لایەنێک ئەمە ناکرێ و ناژبێ و لە تاریخیش ئەگەر بگەڕێنەوە بۆ دواوە بۆ ماڕۆن بووتەوە کە ئەمە بەڕاستی چارەسەر قەت بەهێز ناکرێت تەنها تاکە ڕێگا بۆ چارەسەری هەموو کێشەکان دانیشتنە لەسەر مێزی گفتوگۆ و چارەسەری بۆ چارەسەری هەموو کێشەکان. باش ینی ئێمە ئێستا لە شەڕێکی بەرفراوانین بە درێژایی 1050 کیلۆمەتر تا 1100 کیلۆمەتر لەگەڵ دوژمنێکە کە زۆر جار یانی ئەمە بینیومانە ئەوروپا لە هەنێ حاڵەتە کەوێتە ئینزارەوە ئینزارێکی زۆر ینی عجایب بۆ نمونە لە برۆکسل بینیمان لە بەلجیکا 2 ڕۆژ دەوام ڕاگیرا بەهۆی هەبوونی ینی مەترسی لەسەر ئەو وڵاتە بەڵام ئێمە سەرڕای ئەو هەڕەشەیە کە لەسەرمان هەیە لە سنوورەکان و ئەو ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ تیرۆرستانی داعشە هەمانە بەڵام لە ناو خۆمانە خەریکی یعنی سوزانم کێشە و ئاڵۆزی ناوخۆین و هێشتا ینی ئەو مەترسیە گەورەیە لای ئێمە دروست نەبووە کە خۆمان یەخین بەرامبەر بە ئەم بارودۆخە ئەمە یعنی ئێوە چی لێ خوێندنەوە خۆی لێرە کارەساتەکە لێرەیە ئێمە لە بەرامبەر ئەو دوژمنە بەهێزەین لە بەرامبەر ئەو دوژمنە ناپاکەین کە بەڕاستی یەک لە ئامانجەکانی نەهێشتنی ملەتی کوردە لە ناوبردننی ملەتی کوردە لە هەر چوار پارچەی کوردستان نەک برێمەتە لە کوردستانی باشوور لە باشووری کوردستان بەڵکو لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا حتا لە باکووریش چونکو تاکە دوژمنی ئەوان میلەتەکەمانە ئەمەش وەکو پێم گوتر ئەمە پاشماوەی سەقافەتی حیزبی بەعسە کە ئەوانیش لیان وەرگرتووە یعنی با بڵێن دینیان تێکەڵ کردووە لەگەر شۆڤینیەتی خۆیان و دەیانەوێ ملەتەکەمان لە ناوبرن و بینیشمان تا ئێستا هێزی پێشمەرگە چەند قوربانی داوە و چەند بە هەزارەها شەهید و بریندارمان هەیە بەڕاستی لەم زروفە نالەبارە پێویستە هەموو لایەکمان هەڵوەستە بکەین لەسەر ئەم مەسەلەیە و چی مەشاکلمان هەیە بخەینە دواوە جارێ ئەم دوژمنە لە ناوبەرین دوای لە ناوبردننی دوژمنەکە بینە سەر مێزی گفتوگۆ هەر کەسێک حەقی خۆی چی حەقی خۆی بدرێتێ بەڕاستی نەک مەسەرەنم بەڕاستی نەک لایەنێک بچی قورخی هەموو شتێک بکات و لایەنەکانی تریش سەیریکەن بەڵکو هەموو لایەنێک بە گوێرەی ئیستیحقاقی خۆی وەرگێ ینی حەقی خۆی وەرگێ ئەمە بێ بەڵام وەکو خۆت گوتنی بەنسبەت زروفی ئێستامان لەبەر ئەوەی ئەوەندە لەبارە پێویستە ڕەچاوی وەزعەکە بکەین و بە گوێرەی ئەو وەزعانە لەبارە ئێمە هەڵوێستە بکەین. باش ینی ئەمڕۆ
سەرکردایەتی هاوبەشی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ 12 لایەنی سیاسی لە شاری سلێمانی کۆبوونەوە پێشتر وتی کە ئێمە لەگەڵ ڕێکەوتنەکەی ئەوان داین بەڵام ئێوە لەو کۆبوونەوەی ئەمڕۆدا بەشداریتان نەکرد دەکرێت پێمان بڵێن بۆچی بەشداریتان نەکردووەکو حیزبی ئایندەی کوردستان ئەمە زیاتر مەسلەیەکی فەنی بوو بەڕاستی بەێتان ناشارمەوە ئەمە ئەوان پێشترێک گوتیان ئێمە دێن بۆلاتان بۆ ئەم مەسلەیە ئێمەش گوتمان بەخێر بێن هەر کاتی دێن بەڵام دواتر ئەوان پەیوەندیان کردو گوتیان ئێوە وەرن بۆ لامان ئێمەش پێمان گوتمان ئێوە ئیشتان بە ئێمە ئیشمان بە ئێوە نیە بەڕاستی ئەگەر ئیشتان بە ئێمە فەرموەن بۆ لامان ئەگەر نە ئێمە ناین ئەوە بوو مۆزوعەکە ئەوانیش هەنجەتیان کرد ئەوە گوتیان سکرتێری حزب لێرە نیە ئێمەش پێمان گوتن سکرتێری حزبی لەگەڵ خۆی نەبردووە و مەکتەب سیاسی مەوجودەوە ئەمە دەتوانین قسەتان لەگە بکەین و هەرچیوە بوو ئیتر ئەم مەسلەیە بوو یانی شتێکی فەنی بوو بەڕاستی کە ئێمە بەشداری کۆبوونەوەی ئەمڕۆمان نەکرد باشیان ئەوە گرفتێکی ئەوە نەگەورەیە ئەوان بێن بۆ لای ئێوە یان ئێوە بچن بۆ لای ئەوان مادام ئامانجەکە لەوە لەو کۆبوونەوانە نزیکردنەوەی تێڕوانین و دەربازبوون بێ لەم بارودۆخە کاک نەسڕڵڵا نەوەڵام مەوزوعەکە ئەوەندە گرنگ نییە ئەمە بچینیان ئەوان بێن بەڵام بۆ بزانم زۆریش زەحمەت نەبوو کە ئەوان بێن بۆ ئێمە بچینیانی بۆ ئەوان ناین یعنی چی ینی ئێستا لە عادەتی لە دنیا هەموو لە هەموو شوێنێک عادەتە من ئیشەکەم بە تۆ بێت دێم بۆلات نەک برێت و بمبرێ ئەرێکاکە فەرم وەرە ماڵی ئێمە ئیشم پێێتە بۆ وابێ من بارەگام هەیە شوێنم هەیە جێگای دانیشتنم هەیە مەکتەب سیاسیم هەیە هەموو شتێکم مەوجودە من حەقی خۆمە فەرمون وەرن با خزمەتتان بکەم یعنی ئەم مەوزوعە تقریبا تۆزێک ئیشکارێک دروست بوو ئێمە بڕیاری خۆماندا گوتمان کاکە ئێمە بەشداری ناکەین لەو کۆبوونەوەی وەکو وتمان ینی بابەتەکە ینی ئەوە پێتان وایە ئەوان سەردانی هەنێ حیزبی دیکەیان کردو وەکو بینیمان لە پێش بۆچی سەردانی ئێوەیان نەکرد بێت ینی بابەتەکە بۆ شێوازەیە والله تحلیلی ئێمە بۆ مەوزوعەکە ئەوەیە تحلیلی ئێمە ئەوەیە کە ئەوان لەبەر ئەوەی ئێمە ئەندام پەرلەمانمان نییە ممکنە ئەو نقطەیان ڕەچاو کردبێ کە کە ئەندامی پەرلەمانمان نییە لەبەر ئەوە نهات بن نازانم ئەوان خۆیان نەزانن بەڕاستی بۆ نەهاتن بۆ داوایان لێ مەکرێمە بچین ئەگەر ئەو پرسیارە لە خۆیان بکرێ باشە بەڵام ماوەکانی پێشتر بە جۆرە لە جۆرەکان گلەیی لەلایەن ئەو حیزبانەوە هەبوو کە زۆرینیان ئەمڕۆ لەو کۆبوونەوەیە بوون لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە گلەیەکان جاران بۆ پارتی وێچێتی بوو کەیانوت حساب بۆ ئەو حیزبانە ناکەن یان زۆر بە کەمی حسابیان بۆ کەن کەوانەی ئەندامی پەرلەمانیان یان نفوسیان کەمترە جەماوەریان کەمترە پێتوانی ئەمەش هەمان تێڕوانین بێت جارێکی کە دووبارە بێتەوە بەڵام لە قۆناغێکی جیاواز و لە بەرجێکی جیاوازە بۆ نا ئەوە شەبێ ئێمە خۆ لە دەورەی پێش و لە دەورەی پێش و ئەندام پەرلەمانیشمان هەبوو لە دەورەی پێش و ئەندام پەرلەمانیشمان هەبوو لە هیچ کۆڕ و کۆبوونەوەیەک بانجی ئێمەیان ناکرد ڕەغمی ئەوەی کە ئەندام پەرلەمانیشمان هەبوو وەلایەن هەبوو ئەندام پەرلەمانیشی نەبوو کەچی بانجیانە کرد بۆ کۆبوونەوەات بەڵام ئێمەیان باگ ناکرد نازانم ئێمە خۆی زیارەتی لە ئیجتیهادی شەخسیە لەم مەسەلانە یعنی ئێمە بیستومان ینی پێشتر ئەو قسەیشمان بیستووە زۆر جار بەم حیزبانە وترێت دوکانی سیاسی یعنی بە جۆرێک لە جۆرەکان ئەوترێت هەندێک لە حیزب و لایەنە سیاسیەکان ئەم حیزبانە بەکارێن بۆ بەرژەوەندی خۆیان هەر کاتێ بیانەوێت لەگەڵ خۆیان نابن و هەر کاتێ نەیانەوێت ینی بە شێوازی لە شێوازەکان ئێهمالیانەکە براژیان بەڕاستی بەنسبەت ئەم مەوزوعی جەنابەت باست کرد باسیەکەی ئێمە ئەو حیزبەرینە ئەو دوکانە سیاسیێنینە لەبەر ئەوەی ئێمە لە تاریخمان ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1976 و سکرتێری حیزبیشمان پێشمەرگەی ساڵی 76 و ئێستا مەکتەب سیاسیەکمان هەیە بڕوا بکە هەمووی پێشمەرگەی دێرینە تەنها من نەبی بەس من پێشمەرگەی دێرین نیم ئەمریش زیندانی سیاسی بوومە بەڵێ یعنی مەقسەدم هەمویان لە شاخەوە هاتوونەتەوە ئێرە و ئێستاوە سەرکردایەتی حزب دەکەن بە چ ڕەوایەک یعنی پێمان بڵێن دوکانی سیاسی و یان و هەموو وابزانم ئیسپاتیش بووە تاریخی ئەو حیزبەی ئێمە هەتا ئێستا ئەگەر ببهاتینە یعنی بکەوانە ژێر تەسیراتی ئەوێ و ئەوێ ئەو هامان بەسەر نەهات کە نەگەیشتنە ئەو ڕۆژەش لە ماوەکان خۆشتان باشە زانن تاریخەکە ئێمە بەڵێ ینی بە پێ و معلوماتانەی کە من هەمە لە ماوەکانی ڕابردووە چەند ساڵە پێش ئێستایەوە مەیلێکی زۆرتان هەبوو بۆ ینی چوونە نێو یەکێتی نیشتیمانی کوردستان
لە کاتی ئێستا ئەو مەیلەتان چی لێ هاتووە کاک ڕەسوڵ ئەگەر پێمان بڵێت؟ وەڵامە بەنسبەت یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە هەمیشە نەک هەر یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و لەگە هەموو لایەک ئێمە دۆستایەتیمان بەهێز بووە. ممکنە ڕاستە ڕۆژێک لە ڕۆژان ئێمە هاتینە ئەم ناوچەیە ممکنە زروفەکی تایبەتی ڕوویدا، بەڵام ئەوەش زروفەکان دوای تەطبیع کرانەوە بە تایبەتی لەگە برایانی پارتی دیموکراتی کوردستان و بەنسبەت یەکێتیش ئێمە هەمیشە علاقاتێکی باشمان هەبووە، بەڵام علاقاتمان هەر لەو حدودانە بووە کە ئێمە بەڕاستی نەک بڕێمە و خۆ ئەگەر کەس ڕێگای لە ئێمە نەدەگرەگە بسوبانە ناو یەکێتی یانە بووبووینە یەکێتی، بەڵام پێمان باش بوو دوو حیزبی دۆست بین هەمیشە نەک لەگەڵ یەکێتی لەگەڵ پارتیش و لەگەڵ گۆڕانیش و لەگە حیزبە ئیسلامیەکانیش و خۆتان نەزان لە ئینتیخاباتی پێشوو ئێمە لەگە دوو حیزبی ئیسلامی دابەزین لەگە حیزبی سۆسیالیست و دوو حیزبی ئیسلامی لە هەڵبژاردن دابەزین بۆ ئەوە. یعنی کەواتە بەنسبەت ئێمەوە بەڕاستی خۆی لەبەر ئەوەی ئەو حیزبارەی لە کوردستان دروست بوون هەمووی لەسەر ئەساسی دڵسۆزی و لەسەر ئەساسی دڵسۆزی بۆ گەل و نیشتیمان دروست بووینە، کەواتە ممکنە زۆر فەرقی وە بە قووەتمان نەبێ هەندێک فەرقی ئەوەمان هەبێ، ینی لە تێڕوانینمان یەکێک تێڕوانینی ئیسلامانەی یەک پێشکەوتن خوازانە و ئەوەی کە پێڵێن پێشکەوتن خوازیان ئەوەی کە پێڵێن چاپ ئەوەی پێڵێنەوە ئەم خلافان هەبێ. ئەمە لەسەر مەسەلە ڕئیسیەکە کە مەسەلەی کوردایەتە کەس جیاوازی لەگە کەس نییە، قەنەعات ناکەم. یەکێتی نیشتیمانیش یەک بۆ لەو حیزبانەی کە دائیمەن دۆستی یەک بووینەوە و ئێستاش لەگە دابی هەر دۆستی. باشە لەگەڵ پارتی ئێستا نێوانتان چۆنە؟ لەگە پارتیش ئێمە هیچ زۆرە گیر و گرفتەکمان نییە لەگە پارتیش و لەگە پارتیش هەمیشە دۆستایەتیمان هەبووە و هەمیشە علاقاتمان باش بووە. ممکنە هەندێک جار لە قەزایە سیاسی نەگەینە یەک ڕتێڕوانینمان جیاواز بێ، ئەمەش ناکاتە ئەوە کە ئێمە دژی پارتی بینیان پارتی دژی ئێمە بێ. بەڕاستی ئەم شتەش لە هەموو دنیا هەیە، حزب بیر و باوەڕی جیاوازی هەیە، تێڕوانینی جیاوازی هەیە، ممکنە هەندێک شت پارتی بڕوای پێبێ ئێمە بڕوامان پێ نەبی، هەندێک شت ئێمە بڕوامان پێ پارتی بڕوای پێ نییە، بەڵام ئەمە ناگاتە ئەوەی کەمێ لەگە پارتی علاقەمان خراپ بێ. باشە ئێوە وەکو وتێ نەچوون بۆ ئەو کۆبوونەوەیە لەبەرەوەی داواتان لێ کراوە ئێوە بڕۆن بۆ لای ئەوان، بەڵام ئەوان حیزبەکانیان بان کردو بۆ لای خۆیان. داواکاری ئێوە چییە بۆ کۆبوونەوە لەگەڵ هەردوو لایانی با بڵێن ئەو سەرکردایەتی هاوبەشەی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی؟ ئەمە هیچ داواکاریمان تەنها ئەوەیە هەر کاتی بیانەوێ بێن سەردانمان بکەن ئێمە لە خزمەتین و ڕێزیان لێ دەگرین و ڕێی خۆمانیان دەدەینێ، بەڵام بە شێوەیەک وابزانم شوێنەکە نە شوێنەکەمان دوورە و ئەوەیە بەردەست نییە، دەتوانن هەر کاتی بێن سەردانمان بکەن ئێمە لە خزمەتیانی. کەواتە تا سەردانتان نەکەن ئێوە کۆ نابنەوە لەگەڵیان؟ نەخێرەکە سەردانمان نەکەن بۆ کۆبینەوە، یعنی ئەوان خۆشتەکانیان دیارە ئەوان دێن ئەو 25 خاڵە بۆمان شەرحەکەن ئێمە خۆین دومانێتەوە. زۆر باشە ئەگەر داواتان لێ بکرێت بەڵێ ئەگەر کۆ ببنەوە و داواتان لێ بکرێت بچنە نێو ئەو ڕێکەوتنەوە ئێوە قسەتان چێ بێ لەسەرم بابەت؟ والله ئەو کاتە ئەوکو ئەڵێن عەرەب ئەڵێن لكل حادث حەدیث، ئەویش بڕیاری سکرتێر و مەکتەب سیاسی ئەو کاتە و ئەبێ کۆبوونەوەی لەسەر بکەین و ئەبێ ڕێی خۆمان دەرکەین. ئێستا من ناتوانم یعنی بەڕاستی جوابی پرسیارەکە بدەمەوە. باشە من ئەمەوێ ڕای بەڕێزت لەسەر مەسەلەی ڕێفراندۆم یان ڕای حیزبەکەتان لەسەر بابەتی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان وەرگرم. ئێوە تێڕوانیتان لەسەرم بابەتە چیە کە ئەم ماوانە بە جۆرێک لە جۆرەکان کەوتووەتە سەرباس و کەوتووەتە سەرزاری خەڵک؟ ئێمە حزبمان و یاخود چ شخصی چوەکو حزب ئێمە بڕوامان بەوەیە کە دەبێت کوردستانێکی سەربەخۆ هەبێ و ئەوە شیعاری حزبمانە لە ساڵی 92 لە کۆنگرێک لە ساڵی 92 شیعاری حزبمان سەربەخۆیی یەکگرتنەوە سۆسیالیزم. ئەمە ئیساڵی 92 نەی ئێستایە و ئاڵای کوردستانیشمان کردە لەسەر بڕیارماندا ئاڵای کوردستان لەسەر هەموو بارەگاکانمان بچەقێنین، یعنی داینین کەچی دژایەتیمان زۆر کرا بڕوا بکرد لە هەندێک شوێن ئاڵاکەیان فڕێدا گوتیان چۆن ئەبێ ئێوە لە خۆتانەوە ئاڵایەتان دانە ئێران پێی ناخۆشە و تورکیا پێی ناخۆشە و فڵان پێی ناخۆشە کەچی ئێمە کەواتە ئێمە لە 92 ئەوە بیر و باوەڕمان بی دەبی ئێستا وەزعمان چۆن بێ، یعنی ئێستا ئێمە خەونەکە خەون بە خەون، یعنی بەنسبەت ئێمەوە خەونەکە و دێتە دی لەبەر ئەوەی ئەوەندە مەسەلەی سەربەخۆی کوردستان گرنگە لامان کە ئێمە بەڕاستی
شەونخۆنی بۆ دەکەین بۆ ئەوەی ئەم خەونە گەورەیە بێتە دی بەنسبەت بەڵام هەندێک ئەوەشمان هەیە لەسەر مەسلەی ڕیفراندۆم بەڕاستی ڕیفراندۆم خۆتە زانی ئەوش ئەوە نیە ڕاستەن بچین ڕیفراندۆم بکەین خۆ ڕیفراندۆمیش پێویستی بە قانون هەیە پێویستی بە زۆر مەسلە هەیە ئەمانە بکرێت پێویستی بە نەخشە ڕێگایەک هەیە ئەم نەخشە ڕێگای بزانین ئەو ڕیفراندۆمە لەکوێ دەکرێت ئایا لە ناوچەکانی دەرەوەی هەرێمیش شمول دەکە ئایا تەنها لەو سێ پارێزگایە دەکرێت ئەمە بەڕاستی گرنگ باشەکەواتە پێویستی بە چییە کاکە نەسرۆڵا پێویستی بە چی ئەمە پێویستی بە بڕیارە پێویستی بە قانون بڕیارەکە لە چوە قانونێک دەربچی ئەم قانونەش لە پەرلەمان دەرەچێتەوەن بڕیارەکە بەڵام هەنێ حیزب لایەنی سیاسی هەیە بۆ نمونە وەکو ئێوە نوێنەرتان لە پەرلەمانە نییە جارێ بەڵێ نا ئەخر ئەمە نوێنەرمان نییە بەڵام خۆ پەرلەمانی ئێستا هەیە نوێنەری هەمومانە ئەو پەرلەمانەی کە ئێستا مەوجودە ئێستا حالیەن کە هەیە ئەوە نوێنەری هەموو کوردستانە ڕاستە ئەمە نوێنەرمانیە بەڵام نوێنەری ئێمەشە لە هەمان کاتدا خۆ هەموو حیزبەکان لەم پەرلەمانە نوێنەری ئێمەن نەک حیزبک بە تاقیتێن لەبەرەوەی ئەم پەرلەمانە چیاری بژاردۆ ملەتەری بژاردۆ کەواتە نوێنەری ملەتە ئێمەش بەشێکین لەو ملەتە باشە بەڕێز نەسرۆڵا سوورچی بەرپرسی مەکتەبی سیاسی حیزبی ئایندەی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێستان لەمەوەی ڕابردوودا لە بەرنامەی باسی ڕۆژ لەگەڵڵا بەڵێ بینانی بەڕێز و خۆشەویست دوای ناوبڕێکی کورد لە تەوەری دومی بەرنامەکە پێتانەگەین جارێکتر سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز لە تەوەری دووەمدا باس لە دەرەنجامی کۆبوونەوەکانی سەرکردایەتی هاوبەشی یەکێتی و گۆڕان دەکەین لەگەڵ حیزب و لایەنە سیاسیە جیاوازەکان بۆ مەبەستە لە سلێمانیەوە سامانگەرمیانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵمانە کاک سامان ئەم کاتت باش لە ماوەکانی ڕابردووە سەرکردایەتی هاوبەشی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان سەردانی ژمارەیەک لە لایەنە سیاسیەکانیان کرد و ئەمڕۆژ کۆبوونەوەیکی فراوانتان لەگەڵ 12 لایەنی سیاسی جا لە شاری سلێمانی هەبوو دەکرێت پێمان بڵێت کە تێڕوانی نێوە حیزب و لایەنە سیاسیانی لە ماوەکانی ڕابردووە سەردانتان کردووە سەبارەت بە ئەو ڕێکەوتن سیاسی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان چی؟ ئێمە سەرکردایەتی هاوبەشی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بەرنامەیەکمان هەبوو سەردانی هەموو لایەنە سیاسیەکان بکەین لە سەردانەکانە سەردانی هەموو ئەو لایەنانەمان کردووە کە پێویست بووە و ئەو ڕۆژ لەگەڵ کۆمەڵێک حیزبی بچووکی کاوانین کە لە پەرلەمانین بەڵام حیزبن و ئیجازەی حیزبیان هەیە و کەسایەتین بە گشتی ئێمە لەگەڵانە کۆبووینەوە و لە کۆبوونەوەکە پرۆژەکەی خۆمان پێشکەشکردن سەبارەت بە ئەو ڕێکەوتنە قسەمان لەسەر بارودۆخەکە کرد و بەس قسەمان لەسەر وەسعی ئەو ڕێ کوردستان کرد قسەمان لەسەر پرۆژەی خۆمان کرد کە چۆن بتوانین ئێمە نیۆماڵی کوردی یەک خەین و داوامان یەکردن کە ئێوەش بەشێکن لەو حیزبانی کە کاریگەریتان هەیە لە ناو خەڵکە لە شەقامە و بتوانین ئێمە هەمومان بەیەکەوە ئەم قۆناغا تێپەڕێنین و یەکدەنگ بین ئەوەی کە جێگای خۆیەتی بڵێم هەموو ئەو بیرروبۆچانەیە کە ئێمە هەمان بوو بۆمان باسکردن ڕاشکاوانە قسەمان لەگەڵاکردن ئەوانیش بە شێوەیەک لە شێوەکان ئەگە پرسیاران بۆ پرسیارەکان جواب دراونەتەوە بەڵام بەگشتی کۆک بووین لەسەرەوە کە بتوانین ئێمە لە سەر ئاستی کوردستان یەکدەنگیەک دروستکەین بۆ ئەوەی کە ماڵی کوردیەک خەین و هەروەها هیچ حیزبێک پراوێز نەخرێ ینی پرازخستنی هەر لایەنێک زیان لە پرۆسەی سربەخۆیی کوردستان پرۆسەی ریفراندۆم پرۆسەی ئایندەی ناوچە دابڕێنراوەکان و کەرکووک و چەندین ناوچەی تری کوردستان ئەگرێتەوە بۆیە ئێمە پێمان وا بوو ئەم سەردانانە زەرورە و پێویستە و بە گشتی کۆی ئەو بابەتانی کە مەبەست بوو ئێمە لەگەڵانە باسمان کرد. باشە کاک
سامان ینی ئێستا پێش کەمێک کاکی نەسڕۆڵا سوورچی با بڵێن بەرپرسی مەکتەبی سیاسی حیزبی ئایندەمان لەگەڵا بوو گلەی لەوە هەبوو کە ئێوە بۆ هەندێک لایەنی سیاسی سەردانتان کردوون بەڵام بۆ ئەمان داواتان لەوان کردو بێنە نێو مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان یان ئەو جێی کۆبوونەوەتان لێکردبوو کۆ ببنەوە لەگەڵیانە ئەوان لەبەرەوە نەهاتبوونە کۆبوونەوەکە ئێوە بۆچی بەو شێوازە ینی تەعاملتان لەگەڵ ئەوانە کردووە کە هەنێکی بانگەکەن و هەنێکی خۆتان نەچن بۆ لایەن ینی بۆ ئەم گلەیەتان لێ بکرێت والله لە حقەتە ئێمە داوەتێکی هەموو لایەنەکانمان کرد سەردانی زۆر لایەنمان کردەوە پێویستمان زانیوتمان بووی کە هەموو ئەو لایەنە سیاسیانی کە لەسەر ساحەی سیاسی کارەکان کۆبینەوە بەیەکەوە و کۆبوونەوەکانمان گشتگیر بوو چاکتر بوو بۆی کە مناقەشەی زیاتر بکرێت بالفعل ئەمەی کە ئێمە کردمان ئەوڕۆ پێمان وابوو لە یەک تێگەیشتنێکی زۆر باش بوو هەم لە نێوان ئێمە و ئەو لایەنانە هەم لە نێوان ئەو هەموو حیزباکە هەریەکە لە شوێنێکەوە هاتبوون و پێم وایە هەموو لایەنەکانیش پێیان باش بوو و سەرەتاکی باش بوو بۆ حسابکردن بۆ هەموو لایەنە سیاسیەکان بۆ مەسەلەی ئەوەی کە حیزبی ئایندە گلەی کردووە پێم وایە قادر عەزیز لێرە نییە بەڵام ئێمە سەردانی هەموو لایەنە سیاسیەکانەکەین و کەسیش فرامۆش ناکەین و کەسیش بەلاوە نانین لاین پێمان وایە هەموو لایەکمان پێویستە بەیەکەوە کۆبینەوە و لەسەر هەموو بابەتەکان قسە لەگەڵ یەکا بکەین. بەڵێ کاک قادر عەزیز لێرە نییە بەڵام حیزبەکەی لێرە هەر مەوجودە کاک سامان بەڵام کاک نەسڕۆڵاوتی تا سەردانمان نەکەن ئێمە لەگەڵیان کۆ نابینەوە ئەمە قسەی ئەو پێشوە من ئەو قسەیە گەێنم بە جەنابێ ڕەنگە ئێوە مەشغوڵ بن گوێتان لێ نەبوو بێت لە قسەکەی ئاساییە ئێمە ئەتوانین سەردانیان بکەین ئێمە سەردانی هەموو لایەنێکەکەی ئەوەی کە نەیەت ئێمە ئەڕوین بۆ لای ئەوە بێت زۆر سوپاسێکین. بەڵێ من ئەمەوێت لەسەر بابەتی قسە بکەم کە ینی وەکو لە قسەکان تاوتم ئەم ڕێکەوتنی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر چی کۆمەڵی لیژنەی بۆ دروست کراوە و لیژنەکانیش هەر یەکە و خەریکی شوکاری خۆیان نەمڕۆ بینیمان ینی لەگەڵ فراکسیۆنەکانیش کۆبوونەوە بۆ ئەو خاڵی کە تێیدا هاتووە کاڵێ فراکسیۆنەکان یەک بخرێتەوە بەڵام یەکێ لە ئامانجە سەرەکیەکانی ئەم ڕێکەوتنەوەکو ئێوە وتان ڕێخستنەوەی نێوماڵی کووردە بەڵام لەمەوە بینین جۆرە لە گرژی هەر لە دوای ئەم ڕێکەوتنەوە دروست بووە بە تایبەتی لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕانەوە هێرشێکی توندی ڕاگەیاندن ئەکرێت ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاتان لەسەر ئەم بابەتە چێ بە تایبەتی ئێستا لەگەڵ گۆڕانە لە ڕێکەوتنێکە وڵات پێم وایە ڕاستە لە سەرەتاوە تەشەنجێکە بوو لە بینی برادرانی پارتی و برادرانی گۆڕانە و لە حقەتا دوایی ئەو پەیامەی کاک مەسعود کە لە کەناڵەکانەوە داوایکی کە ئەگەر لەسەر من بێ هیچ داواکەم کە کەس تەداخل نەکات ئەوە سەرەتاکی زۆر باز بوو جەنابی کاک مەسعود گەورەیەکی کرد و من پێم وایە ئەوە سەرەتایەک بوو بۆ ئەوەی کە ئایا کاتە سەر ئەم ئاگراوە ئیعلام وەردەوردە خاو بێتەوە برادرانی گۆڕانیش ئیعلامیان وەستانوە و وەستانی ئیعلامیش ئەویشە سەرەتاکی باشە بۆیە من پێم وایە لە هەردوو لا نەرمی هەیە لە هەردوو لا جۆرێک لە بڵین هەنگاو هەیە بۆ ئەوەی کە لەگەڵ ئەوا بن کە هەوڵ بدەین ئەم بارە ئاسایی بکرێتەوە و هەوڵ بدرێ بە دیالۆگ لەگەڵ یەکە چارەسەری کێشەکانی ناوخۆ بکەین. یعنی ئەوترێت یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا ئەرچی قورسترە لە جاران ڕاستە جاران ئێوە هەر نێوەندگیر بوون و ینی خەریکی ئەوە بوون بارودۆخەکە بە ئاقارێکی باشترا بەرن بەڵام ئێستا بوون بە بەشێک ینی لەو کێشانەی کە هەیە چونکە ینی بۆ ڕێکەوتنە بێت ئێوە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە نەخشەڕەیەکتان هەیە و کاری لەسەرەکەن ئێوە ئەم ئەرکە قورسە چۆن جێبەجێەکەن کاک سامان من پێم وایە بەینی نەخشە ڕێگامان یەکخستنەوەی ناوماڵی کووردە ینی پێم وانە کە ئەو پرۆژەی کە ئێمە دامان ناوایە ئەو پرۆژێکی ئێمە لەسەری کۆکین بە یەکەوە کۆبوونێتەوە لەسەر پرۆژەیەک کە من پێم وایە ئەو پرۆژەیە هەم حیزبی دیموکراتی کوردستان هەم لایەنە سیاسەکانێکە کە ئێمە مناقەشەمان لەسەر کردووە هەمومان کۆکین لەسەر ئەو پرۆژەیە و من پێم وانە ینی
برادرانی پارتی بە شێوەیە لە شێوەکان سەرتا تێگەیشتون کە ئێمە ئەوەین بەڵام ئێستا برادرانی پارتیش بە هەمان شێوە لەگەڵ هەموو ئەو بابەتانن کە ئێمە باسمان کردووە چکم لە سەتا سەروینەوە توێ خزمەتی خەڵکە و ئاسایکردنەوەی باری ژیانی خەڵکە و ئاسایکردنەوەی وەزعی سیاسیە و تطبیع علاقاتە لەگەڵ لە سیاسەکانە و مەسلەی ریفراندۆمە و چەندین بابەتی تراوە ئێستا لە ئاستی حکوومەتیشا هەنگاوێ ناو بۆ چاکسازی بکرێ بریاری لیجان دراوە و باسی ڕێخستنەوەی ناوماڵی کوور دەکرێ و ئەمانە هەموو ئەو بابەتانە کە من باسیەکەم ئێستا هەموو لایەک هەر باسێکە جا بۆیە ئێمە لە پرۆژەکەمانە هیچ شتێک نامۆ نییە بەوەی کە برادرانی پارتی ئەو بن ڕەنگە برادرانی پارتی لەسەر دوو بابەت وجەنەزەری خۆیان هەبێ و تێبینیان هەبێ یاخوو بڵین ینی ئەوەیان هەیە لەسەری یەکێکیان لەوەیە سەرۆکی پەرلەمانە کە سەرۆکی پەرلەمان چۆن بگەڕێتەوە یاخوو بە چی شێوەیەک ینی ئەوە بکرێ ئەوە یەکێک لە بابەتەکانیانە دووهەمیان مەسەری سەرۆکاتی هەرێمەکەندا و خەڵکە من پێم وایە ئەو دوو بابەتەش قابلی قسەکردنە قابلی مناقشەیە قابلی دیالۆگە و ئەگەر بێت و بە یەکەوە دابنیشین هەر سێلا و هەر هەموو لاکانی تریش قەنەعەتم وایە هەموو لایەکە گەینە نەتیجەیەکە گەینە ئەنجامێکی باش و بە یەکیشەوە پێم وایە درێژە بە پرۆسەی سیاسی لە کوردستانە و پرۆسی دەوڵەتداری لە کوردستانە و حرەکەتی سیاسی و حرەکەتی تجاری و حرەکەتی ئەمرانی تازە ئەبێتەوە بەم پرۆژەیەکە ئێمە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە ئەوەمان کردو چکم بەڕاستی ئێمە لە ڕابردووە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە لە سنوورێکا کارمان کردووە زیاتر هەموو قورسایەکە لێرەیە ینی ناکرێ ئێمە دوو هێزی سەرەکی ئەم ناوچەیە بین بەو شێوەیە نەیاری یەکتر بین ئێمە پێمان وایە ئەبێ ئێمە ئەو کۆناغانە ببڕین کە نەیار بووین کاتکە سەردەمی خۆی ئێمە تەجروبەی تاڵمان هەیە ئەو تەجروبەی تاڵانەی کە لە ڕابردووە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەی بووە و چاک لەبیرمانە هەم جەنابی مام جەلال هەم جەنابی کاک مەسعود باسی ئەویان کرد کە غەڵەتێکی مێژوویی بووە نابێ قەت جارێکی کە دووبارە بێتەوە ئەمە هەنگاوی باش نرا و گەیشتینە ئەوەی کە ئێستا عیلاقاتی یەکێتی و پارتی لە ئاستێکایە کە متمانە بەیەکەکەن کە قسە لەگەڵێکاکەن کە دیالۆگ لەگەڵێکاکەن کە حکوومەتداری بەیەکەکەن ئەمانە کۆمەڵی بابەتن کە بەڕاستی جێگەی ئەوەیە کە ئێمە بڵین ڕەنگە ئەم تەشەنجەش لە بینی برادرانی گۆڕان و برادرانی پارتیا هەیە ئەگەر بە دیالۆگ بێ ڕەنگە بتوانین ئێمە ئەو قۆناغەشە دیسانەوە ئاسایی بێتەوە متمانە بێک بگڕێتەوە بۆی کە بتوانین بەیەکەوە کار باش یعنی یەکێ لەو خاڵانەی وەکووت بابەتی سەرۆکایەتی هەرێمە کە پارتی تێبینی لەسەر هەیە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئەو خاڵەتان تەثبیت کردووە لە ڕێکەوتنەکەی کە لە نێوانتانە ئیمزا کراوە لەم ڕۆژانە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان باسی لە پارسەنجی هێزە کرد یعنی ئەگەر ئەوە نەمتمانە هەبووە لای ئێوە کە پارسەنجی هێز لە هەرێمی کوردستانە ئاگۆڕێ و ئێوە ئەبن بە هێزی یەکەم بۆچی ئەم بابەتەتان بەجێ نەهێشت بۆ خەڵک مادەم ئێوە هێزی یەکەمن بۆچی لەوە ئەترسێن خەڵک یعنی ئەو کاتە سەرۆشی هەرێم لە ئێوە هەڵنەبژێرێ لەو دوو هێزە ئێمە پێمان وایە ئەگەر بێت و هەموو لایەکمان بە شێوەیەکی گشتی بە یەکەوە دانشین دیالۆگ بکەین و لەسەر بابەتەکان ڕێکەوین ئەو کاتە نا سەرۆکی هەرێمە بێتە مشکلە نە سەرۆکی پەرلەمانشە بێتە مشکلە وە قەنەعەتم وایە بە دانیشتن ئەو گیرروگرفتانە چارەسەرە کرێ و ئەو تەشەنجەیش کە هەبووە لە بینە وردە وردە کاڵە بێتەوە ئەڕوێتەوە بۆیە من بە ئومێدم لە داهاتوویەکی نزیکە هەوڵ بین هەموو لایەکمان بە یەکەوە دانشین و دیالۆگ بکەین و بگەینە نەتیجەیەکی باش کە لە بەرژەوەندی گەل و نیشتیمانەکەمانە بێت باش لەگەڵ چێ ماوە کۆ ببنەوە و دانیشن بۆ وەکووە و شاندە هاوبەشەی کە هەتانەیان ئەو سەرکردایەتی هاوبەش ئێمە لەگەڵ برادرانی ئاشووریا لەگەڵ برادرانی کلدانیا لەگەڵ برادرانی تورکمانە و کۆمەڵێک حزبیکە هەیە ئەنی ئەوانە سەردانیانەکەین دوای ئەوە ئەڕۆین بۆ لای برادرانی پارتی سەردانی برادرانی پارتیشەکەین بەیەکەوە بەڵێ بەڵام پارتی دیموکراتی کوردستان لەسەر زاری ژمارەیەک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی وتوێتی ئێمە
بەیەکەوە پێشوازی لەو شاندە ناکەین یان ئێوە هیچ شتێکی تازەتان هەیە لەم بارەوە؟ ئەزانی ئەو ینی ئەوە ئەو ینی قۆناغە گۆڕێ ینی ڕەنگە دە ڕۆژ بە لێ ئێستا لەگەڵ ئەمڕۆ جیابێت دە ڕۆژ 15 ڕۆژ بە لێ ئێستا لەگەڵ ئەمڕۆ جیابێت ینی تەماشاکەی خۆتەزانانی مە سیاسەتەکەین سیاسەتیش بە تەعانود ناکرێت سیاست بە قۆناغە کرێ ینی ڕەنگە ئەو ڕۆژە پێیش وا پێویست بوو بێ ئێستا زەمنێکی ترا تێگەیشتنی زیاترە و جۆرێک لە ئیطمئنان دروست بووە لە بینی هەموو لایەنە سیاسەکانە و بە برادرانی پارتیش بۆیان ڕوون بووەتەوە کە ئەمە هیچ جۆرە موامەرەیەک نییە لەسەر هیچ لایەنێک و ئێمە پێمان وایە هیچ لایەک مێژوو ئەیسەلمێن هیچ لایەک ناتوانرێ بەلاوانێت چکم بەڕاستی من پێم وایە ینی ئەوە قۆناغێک هاتوۆتە پێشەوە ئەو قۆناغە پێویستە بە یەکۆ دانیشین ینی بۆیە من ئومێد دەکەم من تەسەورەکەم برادرین پارتی لەو قۆناغا ئەوەیان بووە بەڵام دوایی ئەوەی کە ئەوەی پەیامەکەی کاک مەسعود ینی جۆرێک لە خاوبوونەوە جۆرێک لە ئاساییکردنەوەی بارودۆخەکە جۆرێک لەوەی کە ئیعلام ئاسایی خەریکا بێتەوە ڕەنگە لێرە و لێ هەندێک لە هەموو حاڵەتێکە هەندێک برادر هەیە کە تەتەڕفەکە زیاترینەکە بەڵام بەعام ئیعلام خەریکە وردە ئەکەوێتە سەر بارودۆخی ئاسایی خۆی و ئێم ئومێد دەکەین برادرانی پارتی لە داهاتوویەکی نزیکا بتوانین سەردانیان بکەین و تەسەورەکە من لەگەڵ برادرانی پارتیە زۆر جار قساکەم علااقاتم لەگەڵیانە هەیە لەگەڵ بەعزێ برادریانە کە ئەوە بێت ینی هەمویان پیان وایە لە سیاسەتی پارتیش ئەوەیە کە هیچ کەسێ فرامۆش نەکرێەوە هەوڵ بدرێ پرۆسەکە سەرکەوتوو بێ بەڵام ینی هیچ کەسێ لە حسابی کەسەکەی تر نەبێت ینی ئەوەیانە گرنگە بۆیە ئومێد دەکەین ینی لەم قۆناغا هەموو لە بەرپرسیارەتی خۆی لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی ناوچەکە بەتایبەت ئێستا خۆتان نەزانن ینی عێراق لە وەزعێکی چۆنایە و ماڵیشی ئەو ماڵی سنە چەند ناکۆکن و داعش لە شکانایە و وەزعی کوردستان لە بارودۆخێکی تایبەت و هەستیارایە بۆیە ینی ئەو بارودۆخەکە ئێستا دە ڕۆژ بە لە ئێستا بووە ئێستا بارودۆخەکە زۆر گۆڕاوە بۆیە من پێم وایە بە پێی بارودۆخەکە برادرانی پارتیش هەستەکەی کە نەرمی زۆر باشیان نواندووە و هەنگاو دێتە پێشەوە و ئەوان قەتنیان و دوێمە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانەدانانیشین ئەوان وتیان نەچیروان یەک دوو جاریش باسی کردو تیا ئێمە داوامان کردو کە دانیشین کاتی خۆی بەیەکەوە بەڵام ئەو سەردەمە نەگونجابێ بەڵام ئێستا گونجانەکە هاتووە ینی وەزعەکە هاتوۆتە پێشەوە و برادرانی گۆڕانیش ئێستا بە شێوەیەکی تر لە وەزعەکە ئەڕوانن و پیان وایە ئەویش هەروەها پێویستە ئێمە لەگەڵ برادرانی پارتیە دانیشین و بتوانین ئەم قۆناغە بەیەکەوە تێپەڕێنین و بە سەرکەوتووی بە سەربەرزی بە ڕووسوری بەرامبەر بەگەلەکەمان سەربەرز بین لە داهاتوو. پەیامتان بۆ پارتی ناردووە تا وەڵامی وەرگرتنەوە کە کەی سەردانی ئەوانەکەن وە کۆ ببنەوە؟ لە حقیقەتە جارێ سەردانەکانمان ڕەنگە ئەوانش پیان باش بێت سەردانەکانی خۆمان تەواو بکەین دوای ئەوە بچین سەردانیان بکەین بەڵام ئێمە لەگەڵ ئەوە بکە عیلاقاتی هینمان هەیە لەگەڵ برادرانی پارتیەوە بەردەوامیشین کە بۆ ئەو مەوزعار کاتێک کە ویستمان سەردانیانکەن و کاتە پەیوەندیان پێوەکەین و پێیان ڕۆژەکە دەستشانەکەین ئەوواکە. کاک سامانیانی ئەوەی لە ڕاگەیانەکانەوە بینی بێتمان ینی کۆبوونەوەیکی ئەو تۆ نەبووە لە بەست ئەو کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەبووە. ینی ئەم کۆبوونەوەیە هیچ قسێ لەوە کراوە یان لەوێ زانیوتانە کە پارتی نەرمینواندووە یان نەخێر ئێوە نێوەندگیریەکتان هەیە لە نێوان هەموو لایەنەکانایە و بەم کارە هەڵەسێت. وڵە ئێمە بەپێی ئەوەی کە لەگەڵ ینی بەپی عیلاقاتی خۆمان لەگەڵ ئاتەن لە ئاسی سەرکردایەتیە ڕێی بە ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی بپرسیارڕی ئەندامێکی سەرکردایەتی پارتی بکە لە یەکەوە کە دانیشی بە هەستەکەی کە سیاسەتی ئەو حیزبە بەرەو نەرمبوونە ڕابۆیە ئێمە پێمان وایە بەپێی ئەو عیلاقاتی کە لەگەڵ برادرەکانە هەمانە بەپێی پەیامەکەی کاک مەسعودیش پێمان وایە پارتی ینی لە ڕووی عیلاقاتەوە نەرمی نواندووە و هەنگاوێکی
تازەی ناوە بۆ بەڵام ئەمە گریمانەیە کاک سامانیانی ئەمە دوێنێ و ینی چەند ڕۆژە پێش ێساش ئەندامێکی سەرکردایەتی پارتی لەم بەرنامەی منامیوان بۆ ئەوان لەسەر ڕێی خۆیان سوورن کاڵێ بەیەکەوە پێشوازیان لێ ناکەین بەڵام بەجیاجیا ئامادەین لەگەڵ هەرێکە لەو حیزبانە دانیشت. من پێم وایە ئەو سەردەمە دێتە پێشەوە کە بەیەکۆ دانیشین ئومێدی شەکەن بەیەکشۆ دانیشین. بەڵێ بەڕێز ئومێ دەکەم بەڵام ئومێدی وام هەیە کە چکم برادرێنی گۆڕان ئێمە هەست ئەمانوێ سەردانکردن خابی لە بڕین بۆ ماڵیان دەرمانکەن. بەڵام ئەم قسەیە لە کۆنگری ڕۆژنامە نووسیەکە شاکرا ینی ئەمە بابەتێکی سیاسی ینی بابەتێکی سیاسیانی بەڵ چۆن بۆ شێوازە بەڵێ ئەزانم عێلاقاتێکی سیاسی بەڵام ئێمە ئەوەندە تێکەڵین لەگەڵ یەکە یعنی زۆر جار ئەو قسانە زۆر ئاساییە. زۆر باشە بەڵام ینی ئێوە کویچەتی نیشتیمانی کوردستانیش کۆبوونەوەتان هەیە تاوان کۆبوونی هاوبەشتان هەیە لەسەر ئەو بەڵێ ئێمە لەگەڵ برادرانی پارتیا کۆبوونی هاوبەشمان هەیە دانیشین تاکو ئێسەیشە ڕەنگە ئەو ئیتفاقی کە لەگەڵ برادرانی پارتیا بە سڕ بووە ئەگینا ئێمە ئیتفاقمان تێک نەدراوەتەوە تا ئێستا سڕ بووە و ئێمە کاتی خۆشی وتومانە ئەبێ پیا بچینەوە پیاچوونەی بەپی مەرحەلە ینی بۆیە لەم پرۆژەیشە ئەوەیە ئێمە بۆ یەکڕێزنی یەخستنی نێوماڵی کووردە ئەم باڵانسە چۆن ڕاگرن لە نێوان هەردوو ئیتفاقیەکە لە نێوان هەردوو ڕێکەوتنەکەی کاک سامان بەڵێ ئەم باڵانسە ئەگەر بە ئیتفاقەکەی نێوان خۆتان لەگەڵ پارتیا بچنەوە باڵانس لە نێوان ڕێکەوتنەکەی یەکێتی و ڕێکەوتنەکەی گۆڕان لەگەڵ ڕێکەوتنەکەی یەکێتی لەگەڵ پارتیا چۆن ڕاگرن ئێمە شتەکان زۆربەی پێشنازەکان پێشتازی برادرانی پارتیە پەرادەری یەکگرتووە برادرانی کۆمەڵە لایەنە سیاسەکانە یەکێتیە گۆڕانە ئەم ئیتفاقا کە ئێمە کردومانە هیچێک لەوە نییە کە جیاواز بێ لەگەڵ ئەو ئیتفاقانێک کە لەگەڵ لایەنە سیاسەکانە کردن پێمان وایە بۆ کاتی خۆشی لەسەر مەکە هاتینە سەر لە دوای هەڵبژاردن هاتینە سەر ئەوەی کە بین پۆستەکان دابشکەین خۆ ئەگینا ئەو کاتە ئێمە ڕازی ئەبووین ئێمە و پارتی بەیەک و حکوومەتەکەمان دابەشە کرد و ئێمە بە پێی ئەوە 50 ئەمانتوانی دابەشکەین بەڵام ئێمە پێمان وابوو یعنی هیچ لایەنە نابێت دوور بخرێتەوە لە ساحەی سیاسی و لە حکوومەت و پێویستە ئەم حکوومەتە بەیەکەوە بتوانین بە حکوومەتێکی هاوبەش خۆجەیی لەسەر ئاستی کوردستان بۆ دنیای بسەلمێنین کە ئێمە ئەتوانین لەسەر ئاستی کوردستان دەوڵەتداری بکەین ینی پرۆسەی دیموکراتی بکەینە ئەساسی بۆ ئایندەمان ئێمە پێمان وا بووە ینی ئێستێکشا پێمان وایە ئەبێ هەمومان بەیەکەوە دەوڵەتێک ببینە ڕێوە کە دنیا هەز بکە بەڵێ ئەمە لەم وڵاتە لە کوردستانە پرۆسەی دیموکراسی هەیە من پێم وانییە برادرانی پارتی دژی دەستوری پەرلەمانی من پێم وایە ئەوان لەسەر مەسلەی دەستور و لەسەر مەسلەی پەرلەمان و لەسەر مەسلەی دەوڵەتداری زۆر لە هەموو لایەنەکانەوە نزیکین ینی بۆیە هیچ جیاوازێکی ئەوتۆ نابینم کە ئەو ئیتفاقی لەگەڵ پارتیا بۆیە ئەو ئیتفاقی لەگەڵ بەڵام ئێمە ڕەنگە لە مەرحەلەکە ئێمە کە گوتومانە مەرحەلەکە لەگەڵ پارتیا پێویستی بە گۆڕان هەیە ئەوەیە ئێمە پێمان وایە ئێمە ئەبێت دەوڵەتێکی خۆجەیی بێ یاخۆ حکوومەتێکی خۆجەیی یا پەرلەمانێکی یەکگرتوو بێت. بەڵێ بەڕێز سامان گەرمیانیان دامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێستان کاتمان هەرەوە نەبووە ژینە حەزمانەکە زیاتر لەسەرم بابەتە قسە بکەین سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی باسی ڕۆژ باڵە بینرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوازی نەکۆتایی بەرنامەی باسی ڕۆژ تا دیدار بەخواتان ئەسپێرین خواتانە